خۆی ئەگەر بە مێژووی ئەم 30 ساڵ و ئەمانەی شەڕی نێوان تورکیا و هێزە کوردستانەکانی باکوور یان ڕۆژاوا بکەی، دەبینی پێشێلکاری گەورەی تێدایە، هەم لە ڕووی ئەوەی کە پێوترێ یاسای نێودەوڵەتی مرۆیی کە پاراستنی خەڵکی مەدەنیە لە کاتی جەنگەکانە. بێگومان ڕۆژنامە نووسیش لە چوارچێوەی کەسانی مەدەنی مامەڵەی لەگەڵەکرێ بە پێی ئەو یاسا نێودەوڵەتی کە لە جنێڤ ئیمزاکرا و تورکیا خۆی ئیمزای لەسەر کردووە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر بەو مێژووە بگەڕێنەوە، پێشێلکاری گەورەی مافەکانی مرۆڤەیە، پێشێلکاری گەورەی ئیدارەدانی شێوازی مامەڵەکردن لەگەڵ خەڵکی مەدەنی لە کاتی جەنگەکانە دەبینین. واتە هێزی سوپای تورکیا جیاوازی ناکات لەگەڵ لە نێوان چەگارێک و جوتیارێکە، لە نێوان ڕۆژنامە نووسێک و بەرپرسێکی سەربازیە و هەموو کەسێ لە شوێنی جەنگە تورکیا مامەڵەی جەنگاوەری لەگەڵەکە، کە ئەمە هەم پێشێلکاری سەقە گەورەیە بۆ ئەم یاسا نێودەوڵەتیە و ئەو پرەنسیپانەی کە مرۆڤایەتی لەسەری کۆکن و دەوڵەتان لەسەری کۆکن کە خەڵکی مەدەنی پارێزراوە بێ. ئێمە وەکو سنتەرین ویدۆ تاوان پرسە و سەرخۆشی خۆمان بۆ هاوکارانمان لە هاوار نیوز دەنێرین و هەر هەموو ڕۆژنامە نووسان لە ڕۆژاوا لە هەموو پارچەکانی کوردستانە ئەوەی کە کەسێک لە خۆمان هاوکارێکی خۆمان نەزانین کە شەهید کراوە و زیاتر ڕووی ڕەشی ئەم ڕەشەمە پیشانەیە هەم بە مجتەمەعی نێودەوڵەتی و هەم بە نێو خۆی کە یەک دنیا ئەزەماتی هەیە و یەک دنیا مەشاکلی ناوخۆی هەیە، بەڵام لە کاتی تەقینەوەی مەشاکل و ئەزمەکانی ناوخۆیە ئەزمەکانی تەزدیرەکا بۆ دەرەوە و بە شێوەیەکی وەحشیەوە پەلامانی خەڵکی مەدەنیەتە و پەلاماری گوندەکانمانەیە بە هەموو شێوازی سەربازی مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکە، یەتە ناوە لەشکرکێشیەکە بۆردمانەکە، ساڕوخە نێرێ، هەموو ئەمانە لە تەمان لە ڕوویەکی تر و پێشێلکاری سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستانیشە. بەڵام سیاسەت دوای کردووە هەڵوێست وەرگرتن بەرامبەری لاواز بێ، هەڵوێست وەرگرتن بەرامبەر ئەم ڕژێمە لاواز بێ، ئیتر بە هەر هۆکارێک بێ.